بە بەراورد بە ژمارەیەک وڵاتانی عەرەبی و جیهانی کە ڕۆژی یەکشەمەیان کردە جەژنی ڕەمەزانی پیرۆز، ڕۆژی دووشەممە لە 12 وڵاتی دیکەی ئیسلامی و جیهانی جەژن بوو لە هەرێک لە وڵاتەکانی عێراق، ئوردن، میسر، ئێران، سووریا، عومان، جەزائیر، پاکستان، ئەندەنوسیا، مالیزیا، بڕۆنای، بەنگلادیش و تونس ڕۆژی دووشەممە جەژنی ڕەمەزان بوو. لە عێراق جگە لە هەرێمی کوردستان لەسەر جەمناوچەکانی دیکە شوێنکەوتوانی هەردوو مەزهەبی سوننە و شیعە ڕۆژی دووشەممەیان کردە جەژن. لە مزگەوتی ئەبوو حەنیفە نوعمان لە بەغداد کە بە مزگەوتی ئیمام ئەعزەم ناسراوە، دیارترین و سەرەکیترین مزگەوتی ئەهلی سوننەیە، نوێژی جەژن بەڕێوەچوو. لە دوای نوێژی بەیانی و بەرزبوونەوەی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتەکاندا لەگەڵ سپێدەی بەیاندا لە 12 وڵاتی ئیسلامی و جیهان و نەتەوە جیاوازەکان بۆ ئەنجامدانی نوێژی جەژنی ڕەمەزان پەیتا پەیتا ڕوویان لە مزگەوتەکان کرد. الله ئەکبەر. لە سووریای دوای بەشار ئەسەد و بە ئامادەبوونی سەرۆک کۆمار و بەرپرسانی باڵای دەوڵەت بۆ یەکەمین جار لە کۆشکی کۆماری نوێژی جەژن کرا و دواتریش مەراسیمی پێشوازی و جەژنە پیرۆزە ئەنجام درا. لە وڵاتی ئێرانیش کە چەند ڕۆژ بەر لە تەواوبوونی مانگی ڕەمەزان ڕۆژی دووشەممە سیوەکی ئاداری بە جەژن ڕاگەیاند لە نوێژگەی ئیمام خومەینی لە تاران و بە ئامادەبوونی عەلی خامنەیی ڕێبەری باڵا و جەماوەرێکی زۆر نوێژی جەژنی ڕەمەزان بەڕێوەچوو. یەکێکی دیکە لەو 12 وڵاتەی ڕۆژی دووشەمەیان کرد بە جەژن میسر بوو. لە پاش ئەنجامدانی نوێژی جەژن نوێژ خوێنان لە خودا پاڕانەوە بۆ براستەم لێکراوەکانیان لە فەڵەستین کە خودای گەورە پاڵپشتیان بێت و خوێن ڕشتنیان ڕابگرێت. پاکستان وڵاتی خاوەن 250 ملیۆن دانیشتوان یەکێکی دیکەیە لەو وڵاتانەی ڕۆژی دووشەممەی بە جەژن دیاری کرد. لە مزگەوتی پادشاهی مێژوویی لە پایتەختی هەرێمی بنجاب هەزاران کەس نوێژی جەژنیان ئەنجامدا. لە هیندستانیش کەوا دەخەمڵێنرێت زیاتر لە 200 ملیۆن مسلمانی تێدا بێت نوێژ خوێنان بۆ نوێژی جەژن ڕوویان لە مزگەوت و گۆڕە پانەگشتیەکان کرد. سەرباری بوومەلەرزە بەهێزەکەی میانمار و گیان لە دەستدان و برینداربوونی هەزاران کەس، سەدان مسلمان لە شاری مەندەلای پایتەختی میانمار لە دوو مزگەوتدا کە بەهۆی بوومەلەرزەکەوە وێران بوون کۆبوونەوە و نوێژی جەژنی ڕەمەزانیان ئەنجامدا. لە ئەندەنوسیا کە پڕدانیشتووترین وڵاتی ئیسلامیە لە جیهاندا، مسلمانان لە کەشێکی جەژنانەدا ئاهەنگی کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانیان گێڕا. جا لە هەر وڵاتێکی دیکەی مسلمانان ئەندەنوسیەکان جیاوازتر گرنگی بۆ مەراسیمە ئاینیە پیرۆزە دەدەن و شەقام و گۆڕەپانە گشتەکانیشیان پڕ دەبن لە خەڵکی و خۆشی و شادی دەردەبڕن. مەراسیمی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە وڵاتە ئیسلامی و جیهانەکان بەرجەستەی ئەو کەشە جیاواز و تایبەتەن کە مسلمانان بەهۆی بەدەستخستنی توێش و خێرێکی زۆر لە مانگی ڕۆژوو پەرستش و بەرزڕاکردنی شەوانی قەدر مەراسیمی خۆشی دەگێڕن. ئاینی پیرۆزی ئیسلامیش فەرمانی کردووە بە گرنگی و پڕ بایەخەوە مامەڵە لەگەڵ ئەم مەراسیمە پیرۆزەدا بکەین. الله